شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق دەڵێت بە هێرشی فڕۆکەیەکی بێفڕۆکەوان سیستەمێکی ڕادارمان لە ناوچووە. پرشکی بەردەوامی جەنگی ئیسرائیل و ئێران وڵاتانی ناوچەکەشی گرتوتەوە. عێراق یەکەمین وڵاتە کە لە نێوان شەڕی ئەو دوو وڵاتەدا دەسووتێت. هەر لە داخستنی ئاسمانەکەیەوە بگرا تاوەکو جوڵەی میلیشیاکانی نزیک لە ئێران و لە کۆتاییشدا کرانە ئامانجی سیستەمی ڕاداری ئەو زیان و مەترسیانان کە ڕوبەڕووی عێراق بوونەتەوە. ئەمڕۆ سێشەممە 24 حوزەیرانی 2025 سعد معن سەرۆکی شانەی ڕاگەیاندنی ئەمنی عێراق ڕایگەیاند چاودێری دوو فڕۆکەی بێفڕۆکەوانی نەناسراویان کردووە کە بەسەر ئاسمانی بەغداوە سوڕاونەتەوە. سەرۆکی شانەکە دەڵێت بەرەبەیانی ئەمڕۆ یەکێک لاو فڕۆکانە ڕادارێکی سیستەمی بەرگری ئاسمانی سەربازگەی تاجی لە بەغدا بردومان کردووە و ڕادارەکە لە ناوچووە. ئاماژەی بەوەش کردووە فڕۆکەیەکی دیکە لە نزیک مۆلیدەی کارەبا کەوتۆتە خوارەوە کە هیچ زیانێکی گیانی نەبووە. لەلایەکی دیکەوە سەرچاوەیەکی ئەمنی ئاشکرای کردووە کە ڕادارێکی دیکە لە بنکەی ئاسمانی ئیمام عەلی لە پارێزگای زیقار بە فڕۆکەیەکی بێفڕۆکەوانەوە کراوەتە ئامانج و بە تەواوی تێکشکاوە. ئەو سەرچاوەی ئەوەشی خستۆتە ڕوو کە دوای دوو کاتژمێر لە ڕووداوەکە لیژنەیەکی وەزارەتی بەرگری گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە. ئاماژەی بەوەش کرد لیژنەکە هەڵسەنگاندن بۆ دۆخی ئەمنی و زیانەکانی شوێنەکە دەکات. هەرچۆنێک بێت عێراق بە بوون و جوڵەی هێزە میلیشیاکانی نزیک لە ئێران مەترسی هێرش و بردومانی ئیسرائیلی لەسەرە و لە ئەگەری بەردەوامی هەڕەشەکانی ئەو هێزانە لە ئیسرائیل مەترسی بەرکەوتنی عێراق لە شەڕەکەدا زیاتر دەکات.